الحمد لله رب العالمين حمدا يوافي حمد جميع الحامدين، والصلاة والسلام على أشرف خلق الله محمد صلى الله عليه وسلم. سپاس و ستایش بۆ خوای تعالی، شکری نیعمەتێکین کەوا گەیاندمانێ ئەم شەوە مبارەکە و ئەم شەوە پڕ خەیر و پڕ قەدرە. ماندوو نەبن، عیبادەتتان قبوڵ بێ، دڵتان خۆش بێ، یەواش یەواش خەریکە بەرەو کۆتایی ئەم مانگە و بەرەو کۆتایی ئەم دەشەوە ئەچین. لەلایەکەوە بێتاقەتین کە ئەم هەموو خەیر و ئەم هەموو بەرەکەتە و ئەو هەموو خەڵاتە گەورەیەمان لەدەست ئەچێ. لەلایەکیشەوە دڵخۆشین کەوا کۆمەڵێ خەڵات و کۆمەڵێ پاداشت و کۆمەڵێ زەخیرەی قیامەتمان کۆ کردووەتەوە. دڵتان پێ خۆش بێ، زۆر دڵتان پێ خۆش بێ. بەخوا ئەگەر ئێستا کەسێک بێت بڵێ قوربان هەرچی ئەم سەر ڕووی زەویە هەیە ئەیکەینە تاپۆی ڕەش بە ناوی تۆ، زۆر لەوە زیاتر دڵتان پێ خۆش بێت لە ڕۆژێکی، بەڵکو لە سەعاتێکی. خەڵاتی قیامەت گەورەترە، ئەجری قیامەت گەورەترە. بۆیە ئێمە دڵمان خۆشە بەمە کە ئەجری قیامەت و زەخیرەی قیامەتمان کۆ کردووەتەوە. بەم زەخیرە و بەم شەغل و خۆنیە، بەم هیلاکەتی و بەم بێداریشەوە ئەگەینە خزمەتی یار و یاوەری پێغەمبەر، ئەگەینە خزمەتی ئەصحابی پێغەمبەر، ئەگەینە هۆکارێک کە شەفاعەتی پێغەمبەر بەدەست بهێنین عەلەیهی ئەسسەلات وەسسەلام. لە وتاری ئەم شەوە شەوی 29 شەوی قەدرە، ئەویش مەسەلەی دایک و باوکە. دایک و باوک لە حەدیثی پێغەمبەرە هاتووە عەلەیهی السەلات وەسسەلام، دوعا بۆ ئەولادیان بکەن ڕەت ناکرێتەوە. و ئێستش بەرەو جەژنانە سوننەتێک لە سوننەتە گەورەکان ئینسان یەکەم جار بڕوا دڵی دایک و باوکی خۆشکا، دایک و باوکی ئاشت بکاتەوە، گەردن ئازاییان لەگەڵا بکا. ئەمە ناونیشانی وتاری ئەم شەومانە. ئینسان برایان دایم هەوڵ بدەن دایک و باوک دوعای خێرتان بۆ بکەن، دایم خۆتان بپارێزن لەوەی کە دوعاتان لێ بکەن، دوعاتان بۆ بکەن، لەوە بترسن دوعاتان لێ بکەن. بەو خوایە هەر کەسێک لەم ژیانی دنیایەیە دایک و باوکی دوعای خەیری بۆ بکا بەختەوەرە، خۆشحاڵە، سەرکەوتووە، سەرفرازە، قیامەتشی باشتر و ئاوەدانتر و چاکتر. وەڵڵاهی هەر کەسێ لەم دنیایەیە دایک و باوک دوعای لێ بکا، هەر لە ژیانی دنیایا ڕەنجەڕۆیە، هەر لە ژیانی دنیایا دوودۆڕاوە، هەر لە ژیانی دنیایا خەفەتبارە، و قیامەتشی سەختتر و خراپتر و خەجاڵاتتر حاشا لە ڕووتان. پێغەمبەری خوا ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ رضا الرب في رضا الوالدين وسخطه في سخطهما. ئەفەرمێ عیبادی خوا، دایک و باوک ڕازی بوون لێت، خوا ڕێتان ڕازیە. هەرچی کاتێ دایک و باوک وتی کوڕەکەم کچەکەم لێتان ڕازیم، خوای گەورە لێتان ڕازیە. هەر کەسێ دایک و باوکی لێی ڕازی نەبوو، خوا لێی ڕازی نییە. ئەمە حەدیثی پێغەمبەرە عەلەیهی ئەسسەلات وەسسەلام. بۆیە خوای تەعالا کاتێکە لە ئایەتەکانە هەرچی ئایەتێکی فەرموو بێ کە عیبادەتی خوا بکەن، یەکسەر فەرموویەتی بەدوایە لەگەڵ دایک و باوکتانە چاک بن. ئەها لە ئایەتەکانە وَاعْبُدُوا اللَّهَ وَلَا تُشْرِكُوا بِهِ شَيْئًا وَبِالْوَالِدَيْنِ إِحْسَانًا وَوَصَّيْنَا الْإِنسَانَ بِوَالِدَيْهِ حَمَلَتْهُ أُمُّهُ وَهْنًا عَلَى وَهْنٍ وَفِصَالُهُ فِي عَامَيْنِ أَنِ اشْكُرْ لِي وَلِوَالِدَيْكَ وَإِلَيَّ الْمَصِيرُ. إِلَيَّ الْمَصِيرُ. ئەفەرمێ
لەگەڵ دایک و باوکتانە چاک بن کاتێک کە عیبادەتی خوا ئەکەن، کاتێک کەوا ئێوە شاهیدی بۆ خوا ئەدەن و هاوبەشی بۆ پەیان ناکەن، یەکسەر لەگەڵیا چاکەکار بن لەگەڵ دایک و باوکتانە. چاکەکار بن لەگەڵ دایک و باوکتانە کەوا چەنان مانگ لە سکی خۆیانە هەڵتانیان گرتووە، کەوا بێتاقەتیان کێشاوە، کەوا ماندوێتیان کێشاوە، کەوا هیلاکەتیان کێشاوە، شوکری من بکەن، شوکری دایک و باوکشتان بکەن. ئەمە ئاياتی خوایە برایان. بۆیە مەسەلەی ئیمامی بوخاریتان بیستووە، شەیخی بوخاری، ئیمامی بوخاری لە دوای قورئان کە کەلامی خوایە، لە دوای ئەوە حەدیسەکانی پێغەمبەری خوای کۆ کردووەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام، کە ئێمە هەرچی کە مەبەستم سەیری دوعای دایک و باوکن. ئەفەرمێن ڕۆژێکیان دایکی ئیمامی بوخاری خەوە بینێ بەکێ بە ئیبراهیم عەلەیهی السەلام، وهو صغير فرأت أمه سيدنا إبراهيم عليه السلام في المنام. ئەفەرمێ ئیبراهیم عەلەیهی السەلام ئەبینێ لە خەوا دایکی ئیمامی بوخاری، ئەفەرمێ ئەی دایکی بوخاری، خوای تەعالا کە تێبەیانی ئەکەیتەوە بینایی بۆ چاوی کوڕەکەت ئەگەڕێتەوە، بۆچی لەوەی کەوا تۆ زۆر گیرایتە و داوای دوعات کردو و داوای شیفات کردو چاوی بۆ بگەڕێتەوە. ئەفەرمێ بەیانی هەڵەسێ سەیرەکە ئیمامی بوخاری چاوی بۆ گەڕیاوەتەوە. ئیمامی وەیسی قەرەنیتان بیستووە، وەیسی قەرەنی خۆمان پێڵێن، وەیسی قەرەنی عامیری، ئەفەرمێ پێغەمبەری خوا لە ناو ئەسحابا بێ، ئەفەرمێ ئیمامی ئەبوبەکر دانیشتۆ، ئیمامی عومەر دانیشتۆ، ئیمامی عوسمان دانیشتۆ، ئەسحابی پێغەمبەری خوا دانیشتون، ئەفەرمێ پیاوێک لە یەمەنەوە دێ ئەی ئەسحاب کاتێ هات بۆلاتان من وەفاتەکەم، بەڵام دێ بچنە خزمەتی و با دوعای خێرتان بۆ بکە. ئەسحاب سەیریان دێ. ئەها لە حەدیسەکە ئەفەرمێ یەأتی عەلەیکم ئووەیس بن عامر مع أمداد من أهل اليمن كان به برص فبرأ منه إلا موضع درهم. ئەفەرمێ خوا شیفای داوە، نەخۆش کەوتە کاتی خۆی، تووشی ئەو بەڵەکی بووە، چۆن بڵێ لە جەسەدیا بەڵەک بووە، بەس بەڵەکێک بە گوێرەی دینارێکی ئاسن لە لای جەسەدی لای ملیان ماوە. ئەبەو شێوەیە بیناسنۆ لەگەڵ وەفد و لەگەڵ قافڵەی یەمەنا دێ، خەڵکی یەمەنە. ئەفەرمێ پێغەمبەری خوا وەفاتەکە نایبینێ، ئیمامی عوسمان لە خەلافەی ئیمامی ئەبوبەکریشا نایبینێ، لە خەلافەتی ئیمامی عومەری کوڕی خەتابە قافڵەی یەمەن دێ. ئەفەرمێ پرسیاریان لێ یەکا عومەری کوڕی خەتاب لە قافڵەکە کە دێنە خزمەتی عومەر عەلەیهی السەلام، خوای لێ ڕازی بێ ڕەضی الله عنه، ئەفەرمێ ئەرێ باشە ئووەیس ناوێکتان لەگەڵایە، ئووەیسی عامیری قەڕنی، ئەفەرمن وەڵڵاهی کەسێکمان لە قافڵەکە بەجێ ماوە، ئەفەرمێ بانگی بکەن، ئەڵێ سەیرەکە سەیری ملیەکەن، سەیرەکە ئەو شوێنی دینارە لە پشتیان ماوە ئەو بەڵەکیە. ئەفەرمێ تۆ ئووەیسی قەڕنیت؟ ئەفەرمێ بەڵێ. ئەفەرمێ بە ئەسحاب بانگیانەکاو، ئەفەرمێ لە دەوری ئەم پیاوە کۆ ببنەوە، ئەمە ئەو پیاوەیە کە پێغەمبەری خوا ئامۆژگاریمانی کرد با دوعای خێرتان بۆ بکە. ئەفەرمێ داوامان لێ کرد قوربانگیان دوعای خێرمان بۆ بکەن. ئەفەرمێ ئەو کاتە ئیمامی عومەر ئەفەرمێ و فەرمومان یا ڕەسوول الله بۆ دوعای خێرمان بۆ بکە؟ فەرمووی کانە باڕن بیوالیدەتی، فەرمووی ئەم پیاوە لەگەڵ دایکیا چاک بووە، باش بووە. ئەزانن چی مەنعی کردەوەی کە نەچێتە خزمەتی پێغەمبەر، خۆ لە خەلافەی لە سەردەمی پێغەمبەرا بوو، دایکی خزمەتی دایکێ کرد. ئەفەرمێ دڵی نەئەهات دایکی جێبێڵێ، خوای تەعالا ئەمەی پێدا کە پێغەمبەری خوا فەرمووی ئیمامی عومەر موژدەی باشی پێدراوە، ئەتێ بۆ لای ئیمامی وەیسی قەڕنی قوربان دوعای خێرمان بۆ بکە، چونکە تۆ لەگەڵ دایکتا باشی. ئەمە چاکەکردن لەگەڵ دایکایە موسڵمانان. بەخوا چاک بن، خەڵکی دێ کاتێ دوعاکەی بۆ مناڵ و بۆ خەڵک بۆ هەر کەسێ خوای تەعالا شیفا لەسەر دەستی تۆ ئەدا. بەخوا دوعات بۆ بکە، کوێر بی چاکە ئەوی، نەخۆش بی شیفا ئەدرێی، هەر کێشەیەکت بێ خوا ڕەدت ناکاتەوە. بەو خوایە هەر کەسێ لەگەڵ دایک و باوکیا خراپ بێ لە ژیان ناخۆشی لە خۆی نابینێ. ئافرەتێک بوو دایم ئەمە چەندان جارە تەمەنیە پرچی سپی کردە، هات ئەیوت مامۆستا وەڵا کەس و خزمی خۆمە، دایکم دوعای بۆم کرا، وموت توتێتی چی؟ ئەوی توتێتی ڕۆڵە یا ڕەبی قەت دەست نەگەیەتە تفتی.
ئامەیە چەند جار پێمەوت ئەوی لەو ڕۆژە قەت شتم پێ نهاتە ئەوی دایم لە دەیان مەسەلەی ناخۆشیە خوای تەعالا بەهانەم هاتە ئەوە دوعای دایک و باوکە یەقینتان هەبێ موسڵمانان بۆ خوایە هەر کەسێ لە دنیایە دایک و باوک دوعای لێ بکە لە دنیایە خۆشی نابینێ لە دنیایە قازانج نابینێ لە دنیایە سەیرەکەی دایم خەفەتبار و لە زەرەر و لە دۆڕانایە چونکە دایک و باوک دوعای لێت کردووە ئاخر ماقوڵ نییە ئایسە ئێمە هەر کاتێک گەنجێک بین کاتێک کە ژنە خێزان پێکەێنین مناڵێکمانە بێ ئەزانین چەنێ بە بێتاقەتی و چەنێ هیلاکەین و چەنێ شەو نەخوونیەکەین ئەزانی ئەم دایکە چەنێ هیلاکەی و چەنێ مانوەوێ کاتێک کە گەنجە ئەبێتە خاوەن مناڵ ئەزانێ ئەم دایکە چەنێ هیلاک و مانو ئەبێ بۆیە خوای تەعالا ئەوەنە ئەجریانی بەرز کردووە بۆیە فەرمێ دوعای دایک و باوک ڕەت ناکرێتەوە ئیمامی ئیبن عەباس بیستوتانە مامۆسا لە خوتبە دایمە فەرمێ ئیمامی ئیبن عەباس ترجمانی قورآن اللهم فقهه في الدين وعلمه التأويل رسولي خوا دعای بۆکە ابن عباس کوڕی ئیمامی پێغەمبەرە ئامۆزای پێغەمبەرە ئەفەرمێ پیاوێک دێ بۆ لای ئەفەرمێ چی بە ئیمامی ابن عباس أنه أتاه رجل فقال إني خطبت امرأة فأبت أن تنكحني ئەفەرمێ ئەی ئیمامی ابن عباس والله من حەزم لە کچێک کرد ئەفەرمێ بەڵێ ئەفەرمێ داوام کرد بەڵام قەدەری خوان نەبوو وخەتەبەها غەیری پیاوێکی تر چووە داوای ڕۆیشت مارەی بڕی و من پێم ناخۆش بوو غیرەم کرد لەم پیاوە حەزم کرد شوو بکا بە من چونکە من بەتەمای بووم ئەفەرمێ بۆ خۆی نەبووە قسمەتی من ڕۆیشتم فقتلتها ئەم پیاوەمە کوشت فهل لي من توبة ئەرێ باشە ئەی ئیمامی ئیبن عەباس تەوبەم بۆ هەیە ئەتخوا لێم خۆشە بێ ئەفەرمێ ئیمامی ئیبن عەباس فەرمووی پێی قال أمك حية باشە دایکت لە ژیانە ماوە ئەی فڵانە کەس کە تۆ ئەم پیاوەتە کوشتووە دایکت هەیە لە ژیانە فەرمی لا والله دایکم مردووە لە ژیانانێ ئەفەرمێ ئیمامی ئیبن عەباس ئامۆژگاریەکەوە فەرمێ بڕۆ بگەڕێ و بۆ لای خوا تەوبە بکە لە بینی خۆت و خوایە و بڕۆ خوا پیست بێ کۆمەڵی ئامۆژگاریەکە ئەفەرمێ ئەسحاب چاویان لێ ئەبێ دێنە خزمەتی ئیمامی ئیبن عەباس ئەفەرمن ئێمە گوێمان لێ بوو ئەفەرمێ من گوناحی کەبائیرم کردو و کەسێکم کوشتە تۆ باسی دایکت بۆی کرد بۆ پرسیاری دایکت تێ کرد فەرمی فقال إني لا أعلم عمل أقرب إلى الله من بر والدتي ئەفەرمێ والله هیچ شتێک شک نابم باشتر بێ چاکتر بێ گەورەتر بێ لەوەی کەوا دەفعی ئەم گوناحە بکە و خوای گەورە بەزەیی پیا بێتەوە لەبەر ئەم کاری کەوا کردوێتی لە چاکەکردن لەگەڵ دایکە هیچ شتێکی تر نییە دایکی بمایە مت قوربان بڕۆ بۆ لای دایکت و سرت بخە ژێر لای قاچی دایکت و ماچی پێڵاوەکانی دایکت بکە و لەگەڵ دایکتا چاکەکار بە بەشک و خوای تەعالا لێت خۆش بێ کە کەبائیری کردو ئەما مژگاری کێیە ئیمامی ئیبن عەباس ئەها موسڵمانان بۆیە ئێمە ئەبێ کە بەرەو جەژنانە ئەبێ لەگەڵ دایک و باوکمانە باش بین خوای تەعالا چیە فەرمێ ئەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أي عبادي خوا ئەم دایک و باوکە چوونە تەمەنۆ چوونە پیربوون ئەو کیلاهما فلا تقل لهما أف ئۆفێکیان بەرامبەر نەکەن هەر ئۆفێک نەک حاشا لە ڕووتان جمانی پێ بدرێ نەک تێ هەڵدان بکرێ نەک حاشا لە ڕووتان بێ ئەدەبیان بەرامبەر بکرێ هەر ئەفەرمێ ئوفێ ئیتر کەلیمەی تر ئەوە هەر کوفرە فلا تقل لهما أف ولا تنهرهما قسەیان پێ نەکەن بێڕێزیان بەرامبەر نەکەن وقل لهما قولا كريما بە نەرمونیانی بە جوانی بە ڕێکوپێکی بە حورمەت بە بەزەیی لەگەڵیانە بجوڵێنەوە واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا باڵی میهرەبانیان بۆ ڕابکێشن بە بەزەیی بن لەگەڵیانە و دوای ئەوە دوعا بکەن بڵێن خوای گیان ڕەحم بەم دایک و باوکەم بکەی کە ئێمە مناڵ بووین و ڕوت و قوت بووین و بێدەسەڵات و بێکەس و بێناز بووین کە ئێمەیان گەورە کرد خوای ڕەحمیان پێ بکەیت ئەفەرمێ ئەمە ئەقەڵ شتێکە کە ئینسان بیکا بەس بۆ ئەوەی ئەم دایک و باوکە دوعای لێ نەکەن بۆ ئەوەی دوعایان بۆ بکەن
پێغەمبەری خوا فەرمێ ماڵوێرانی و ماڵکاوری ئەو کەسەیە کەوا خوای گەورە دوعای ڕەت ناکاتەوە کەوا تووشی بەدبەختیە بێت لە دنیا و قیامەتە دایک و باوکێ دوعات لێ بکەن. ئای چەنان موسیبەتە و چەند خەمە وەڵڵاهی باوک گوێم لێ بووە لەگەڵ حورمەتما چەنان جار دەستی بەرزە کردوتێ خوای گیان ئەم کوڕم بۆی تۆ خوای ئەم کوڕمە نێڵی خوای ئەمە چەنان گەنج و چەنان کەنچ کە لەگەڵ ڕێزما ئێستا بوونەتە خەم و خەفەت بۆ دایک و باوکیان کە جاری وایە دایک و باوکیان عارەقی خەجاڵەتی ئەڕێژێ لە بەردەم ئەم عالەمەیە و لە بەردەم خەڵکا و لە بەردەم دراوسێ و لە ناو بازاڕە و لە فڵان و لە فیسار شوێ. بۆیە ئینسان کە بۆ ئەوەی بێوێ دوعایەکی قبول بێ بۆ ئەوەی تووشی نەخۆشیەک بووە تووشی بەڵایەک بووە تووشی کێشەیەک بووە ئەوێ لە دنیای خێریکی دەستکەوێ بڕوا بڵێ دایە گیان باوی گیان دوعام بۆ بکە وەڵڵاهی ڕەتدەوە نابێ. و ئینسانیش بۆ ئەوەی لە قیامەت نەجاتی بێ ئالەم بەرەو جەژنانەیە هەیە کە چەنان ساڵە دایک و باوکە تێ مناڵەکەم لێم ناپرسێتەوە مناڵەکەم مەرحەبام ناکا مناڵەکەم قسەم لەگەڵا ناکا خەڵکی تر ئەڕۆن خێری پێ ئەەکەن تێ قوربان دەستپان نەکاتەوە لەگەڵ ڕێزما دەستپان نەکاتە ئەی باشە مناڵت هەیە ئەڵێ وەڵام مامۆستا بەخوا دوو سێ کوڕم هەیە بەخوا ماشەڵڵا سەیارە و ئیش و دوکان و تیجارەتیان و ئەلم لاوە ئەبێ فڵان و فیسار زەکاتی پێ بدەن. ئەیتخوا لە قیامەت ناترسێ ئەیتخوا لەم دنیاە ناترسێ تووشی خەجاڵەتی و تووشی بەڵاو موسیبەت بێ. بۆیە لەم جەژنەیە بچین یەکەم شتێک لە بەر لە ماڵ و مناڵ بڕین بۆ لای دایک و باوکمان. کۆتایی بم حەدیسە تێرم و کاتەکەمان کەمەوە بوو. ئەفەرمێ کە زۆر معلومە پێغەمبەری خوا ئەفەرمێ سێ نەفەر چوون بۆ ئەشکەوتێک ئەفەرمێ ئەم ئەشکەوتە قەدەری خوا باران هات بەردێکی گەورە ئەم دەرگای ئەشکەوتێک گرت ئەفەرمێ هاتن دوعایان کرد ئێوەش دوعا بکەن مسڵمانان کێ هەیە نەخۆشی بێ کێ هەیە مناڵی نەوێ کێ هەیە تووشی بەڵاو موسیبەت بووە کێ هەیە خەفەتی هەیە کێ هەیە کێشەی هەیە واللهی ئەمە بکەن و ئەم دوعا بکەن خوا ڕەدی ناکاتۆ واللهی. ئەفەرمەیەکێکیان دوعای کرد فەرمووی خوای گیان ئەگەر ئەم عەمەلەمە لە پێناوی تۆیا کردووە کە ئێستا کەس نییە بە دەورمان و نەجاتماندا لەم دەشتە کاکی بە کاکیان لەم چۆڵەوانیە ئەلەم بەردە بکەوێت لە خوار و ئەم بەردە نەجاتمان بێ و دەرچین لە کۆشکەکە لەم مغارە و لەم ئەشکەوتە. ئەفەرمەیەکیانم دوعایەیە کرد خوای گیان ڕۆژێ لە ژیانە بووم دایک و باوکێکی پیرم هەبوو من گەنج بووم من مناڵم هەبوو ئەمڕۆ جاری وایە لەگەڵ ڕێزما بۆ ئافرەتەکان و بۆ خوشک و دایکەکانمان پیاوەکە ناوێت 10,000 بداتە باوک و دایکی ئەبێ بە ترس و لەرز ئەمە بکە باشە خێزانەکەم پێی ناخۆش. ئەفەرمێ دایک و باوکم خوای گیان هاتم وەسێکم باوک و دایکم خەوتنە و پاڵ کەوتنە و خەویان لێ کەوتۆ و تەمەنێکیان بوو شیر و خواردنم پێ بوو منیش ئاوا بە پێوە وەستام حەزم نەکرد خەبەرداریان بکەم و مناڵەکانم ئەکەنە شەواڵ و قاتمە باوە خواردنەکەمان باوە برسیمانە ئەمرین لە برسا برسیمانە باوە پێمان بدەن. ئەفەرمێ خوایە من نەمدا بە مناڵەکانم تا دایک و باوکم دەخەیانم نەکرد هەڵسیان دایک و باوکم تێر کرد ئەمجا بەشی مناڵەکانمدا خوایە ئەگەر ئەمەم لەبەر خاتری تۆ کردووە یا ڕەبی لەم هەلاکەتی و لەم هیلاکەتی نەجاتمان دەی. ئەفەرمێ پێغەمبەری خوا وەڵڵاهی بەشێک لەو بەردە گەورەیە و لەو تاشە بەردە ئەکەوێتە خوارەوە ڕووناکیەک بوو ئەشکەوتەکە دی. ئەها بۆیە ئینسان زۆر گەورەیە کاتێک کە لەگەڵ دایک و باوکیا باش بوو و خاصەتەن دایک و باوک جاری وایە قیمەی قووەتیانە ئێمە محتاجی ئەوانین گەورەمانەکەن بەڵام کاتێک کە دایک و باوک کەوتە پیریەوە لەبەر مناڵ لەبەر خێزان کەمتر خەمین بەرامبەر دایک و باوکمان وەڵای حەقە ئینسان چاکە کار بێ و خاصەتەن لەم جەژنەیە ئەم هەموو عەمەلە بە نەوەستێ لە ئاسمانەکانی دنیا و بەرزەوە بێ و بگەیتە هۆکارێک کەوا شەفاعەتی پێغەمبەر لە شەفاعەتی پێغەمبەر بێبەش نەبی چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە. ئەمە کورتەی وتاری ئەم شەوی قەدری بیستونەوەمان بی ڕەجاکەین لە خوای تەعالا بێبەشمان نەکات لە چاکەکردن لەگەڵ دایک و باوک. یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی دڵی دایک و باوکمان نەرم بکەی دوعای خەیرمان بۆ بکەن و دوعای شەڕمان لێ نەکەن یا ڕەب العالەمین. خوای لێ تەپاڕینەوە دایک و باوکمان ئاخر خەیریان کەی عاقبەتیان باش و چاک و خێر کە یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی خوای عیبادەتەکانمان قبوڵ بکەی یا ئەڵڵا.